ڕۆژی عەرەفە چییە؟ بۆچی ئەبێت تەنها لەم ڕۆژەیە حاجیان لە کێوی عەرەفەیە بوەستن؟ بۆچی ئێمەی ئەهلی ئیسلام هێندە گرنگی بە ڕۆژی عەرەفە دەین؟ ئەم ڕۆژە چ تایبەتمەندیەکی هەیە؟ وا هەموو مسلمانان لەم ڕۆژەیە سەرقاڵی عیبادەتن. الله جل جلاله کۆمەڵێ تایبەتمەندی بەخشیوە بە ڕۆژی عەرەفە، نەیبەخشیوە بە هیچ ڕۆژەکانی تری ساڵ. یەکێک لەو تایبەتمەندیانەی کە ڕۆژی عەرەفە هەیەی و ڕۆژەکانی تری ساڵنیانە، أعظم الأيام عند الله، گەورەترین ڕۆژە لای خۆی پەروەردگار. هیچ ڕۆژێک لە ڕۆژەکانی ساڵ بە ئەندازەی ڕۆژی عەرەفە گەورە نیە لای خۆی پەروەردگار. دووەم لە تایبەتمەندیەکانی ڕۆژی عەرەفە، الله جل جلاله لە ڕۆژی عەرەفەیە دا ئەبەزێتە ئاسمانی یەکەم، تەواو لە ئەهلی ئەرز نزیک ئەبێتەوە، فەیوباهی بئەهلی الأرض ئەهل السەما، لای ئەهلی ئاسمانەکان لای مەلائیکەکانی خۆی شانازی ئەکات بە حاجەکانی کێوی عەرەفەوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕۆژی عەرەفە، الله جل جلاله لەم ڕۆژەیە لە ڕۆژی عەرەفەیە زۆرترین عەبدی خۆی لە ئاگری جەهەنەم ڕزگارەکات. زۆرترین ئەهلی ئیمان و ئەهلی تەوحید گردنیان لە ئاگری جەهەنەم ڕزگارە بێت. خوای گەورە لە زۆرترین عەبدەکانی خۆی خۆشە بێت لە ڕۆژی عەرەفەیە. هەر لە ڕۆژی عەرەفەیە ئەم شەریعەتەی ئێمە کامڵ بوو. اليوم أكملت لكم دينكم. آخر آية قرآن لروجي عرفية دابزي خوارو، بالأخص لروجي جمعة. اليوم أكملت لكم دينكم. الله جل جلاله أفرمي من لروجي عرفية أم دينا بو كامل كرد وأتممت عليكم نعمتي، وهل لم روجدا نعمتي إسلام بو كامل كردن بو طواو كردن خللي تيانما ما فرطنا في الكتاب من شيء ورضيت لكم الإسلام دينا. وهل لم روجشا رازي بوم أم شريعتا ببي بمنهج بروغرامي جيانتا. يكي كتر لتايبەتمەندیەکانی ڕۆژی عەرەفە، الله جل جلاله لەم ڕۆژەیە دوو لێبوردن دەرەکا بۆ عەبدەکانی خۆی. لێبوردنێکی گشتی، لێبوردنێکی تایبەت. لێبوردنە گشتیەکە تایبەتە بە ئەهلی عەرەفاتەوە. خوای پەروەردگار لە تەواوی حاجیانی کێوی عەرەفە خۆشە بێ لە ڕۆژی عەرەفەیە. هەر حاجیەک، هەر عەبدێک بۆ خواچوو بێ بۆ کێوی عەرەفە جلی ئیحرامی پۆشی بێت، لەبەر خوا مەساڵح و بەرژێوەندیەکانی بەجێهێشت بێت، خاک و نیشتیمان و خۆشەویستانی بەجێهێشت بێت. الله جل جلاله لە ڕۆژی عەرەفەیە کە ئەدا و مەناسیکی حەجی تەواو کرد، لە ئێوارەکەی لەو حاجیە خۆش بووە کە بگەڕێتەوە وەکو مناڵێکی ساوا ئەگەڕێتەوە بە بێگوناه، هیچ گوناهێکی پێوە نەماوە. و لێبردنێکی تایبەت بۆ ئەو کەسانی کە حەجیان بە قسمەت نەبووە. الله جل جلاله وعدی داوە هەر مسلمانێک لە دەرەوەی حەج لە ڕۆژی عەرەفەیە بە ڕۆژوو بێت، خالیسەن مخلیسەن بۆ خوا بە ڕۆژوو بێت، وعد بێت لە تاوانی 2 ساڵی خۆشە بە. یعنی ئەگە تۆ لە ڕۆژی عەرەفەیە مادام حاجی نیت و نەچویتە بۆ کێوی عەرەفە بوەستیت، لەم ڕۆژەیە بە ڕۆژووبی خۆی پەروەردگار لە تاوانی 2 ساڵت خۆشە بێت. ئەمە تایبەتمەندیە کە ڕۆژی عەرەفە هەیەی ڕۆژەکانی تری ساڵ نیانە. هیچێک لە تایبەتمەندیەکانی تری ڕۆژی عەرەفە گیرابوونی دوعایە. خەیر الدعاء دعاء يوم عرفة. خەیرترین دوعا، باشترین دوعا ئەو دوعایە لە ڕۆژی عەرەفەیە بیکەی. أفضل الدعاء، چاکترین دوعا ئەو دوعایە لە ڕۆژی عەرەفەیە بیکەی. چونکە الله جل جلاله لە ڕۆژی عەرەفەیە دابەزیوەتە ئاسمان یەکەم بە تایبەت لە دوای نیمەڕۆوە تا خۆر ئاوابوون. هەر دوعایە بکەی خوای گەورە ڕەتی ناکاتەوە، واللهی ڕەتی ناکاتەوە. یعنی زانایان پیاوچاکان شتی زۆر عەجیب و سەرسوڕەهێنەر ئەگەڕنەوە کە دوعاکانیان لە ڕۆژی عەرەفەیە گیرا بووە. زەواجت مەیسەر نەبووە، دوعا بکە خالیسەن مخلیسەن، ئێستا خۆت بۆ خوا یەکلا بکەرەوە، تەوبەیەکی یەکجاری بکە، واز لە گوناه بێنە، خۆت بفرۆشە بەخوا. لە ڕۆژی عەرەفەیە چۆکدانی لەسەر ئەو ئەرزە، دەستی زەلیلی و لەپی زەلیلیت پانەوە کە بۆ الله جل جلاله یەقینت هەبێ خوای گەورە بە دەستی خاڵی ناتگێڕێتەوە. نەخۆشیەکەت چارەسەر دەبێت، ناخۆشیەکانت، کێشەکانت، دڵتونیەکانت، هەچی ئەو کێشانی کە بەرۆکی گرتویت واللهی هەمووی چارەسەر ئەبێت. باشترین دوعا دوعای ڕۆژی عەرەفەیە. بۆیە ئەم کۆمەڵە تایبەتمەندیەی ڕۆژی عەرەفە هەیەی ڕۆژەکانی تری ساڵ نیەتی. بۆیە ڕۆژی عەرەفە ڕۆژی هەلە، ڕۆژی فرسەتە، ڕۆژی عیبادەتە، تکایە با لە دەستی خۆمانی نەدەی. خۆی پەروەردگار لە من و لە ئێوەش خۆش بێت. بارك الله فيكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.